وڵا زان خۆشی سامە لە هەموو ڕووداوێکی نەخوازراو لە هەموو شتێک کە پێویست بێ بۆ کۆمەڵگاگرین بۆ کۆمەڵگا کەناڵی ئاسمانی پێیان لە مێژووی دروستبوونیەوە تاوەکو ئێستا هەم خۆی کەناڵەکە هەم کارمەندان و پەیامنێران و پێشکەشکارانی لە خزمەت ئەو بابەتە دابوون کە سوود بە کۆمەڵگا دەگەێنێ لە هەر کاتێکا بوو بێت. لەم دوایشدا کەناڵی ئاسمانی پەیام ڕووماڵێکی زۆر تایبەت ڕووماڵێکە بێوچان ئەنجامیدا ئەو کەسانی کە لێو بوون لە لافاوەکەی چەمچەماڵ و دەوروبەری هەم پەیامنێرەکان هەم کامێرەمان هەمە ئەو ستافە بەڕێزی کە لەوێ بوو توانیان ڕووماڵێکی زۆر بێوێنە ئەنجامدن لەگەڵ بوونی ئاستەنگ و ماندووبوون و شەو ڕۆژ و کۆمەڵێک گرفت کە لەوانەیە خۆیان باشتر بزان بە تایبەت پەیامنێرەکان بەڵام بەردەوام بن لە لایەکی دیکە ڕۆڵێکی زۆر باشی گێڕاو کەناڵی ئاسمانی پەیام و ستافە بەڕێزەکەی وانەی کە لەوێ بوون بۆی کە ئەو دیمەنانە پیشانی بینەران بدەن کە خەڵکی و ناوچێ زەروزیانێکی ئەجگار زۆری بەرکەوتووە لەم ڕێگەیەشەوە سوپاس بۆخوا خێرخوازانێکی زۆر ڕویان لە دەستگای خێرخوازی بەخشین کرد بۆی کە هاوکارەکانیان پێشکەش بە خەڵکو و ئەو هاوڵاتیانە بکەن کە زەروزیانێکی زۆریان بەرکەوتووە. ئێمە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێزان کە کچیانووری کە پەیامنێرە لە کەرکووک و دەوروبەری و هەروها کاگڕێ بن محەممەد دەویژەر پەیامنێرە لە چەمچەماڵ و دەوروبەریە خوا بەخێر بەسەر زۆر بەخێر بێن. جا کاکچیا وزام 18 ساڵ هەر لە دروستبوونیەوە وەکو خۆیڵە لە بسمیلایەکەوە لێرە بەگەچیان دووبارە بەخێر بێن خۆش بێ. تۆ لە کاتی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامانی دەرفەت نەبوو بەرنامە بکەین. کەناڵی ئاسمانی پەیام بۆ تۆ چییە؟ چی وای کردووە کە جەنابەت 18 ساڵە لەم کەناڵە بێژێک بچمە سەر بە ئەسلی مۆزوعەکە بەس پێم خۆشم پرسیارە بکەم. زۆر سوپاس دەستان خۆش بێ سوپاس بۆ میوانداریە. یارە من سەرەتا کەناڵی پەیام بڕیار بوو بکرێتەوە ئەوانە سیڤیشم نەدا تاقدیم نەکردووە. بەڵێ لەبەرەوە ئەو کاتە مەکتەبی ڕاگەیاندنی کۆمەڵ هەبوو چەند کەس سیڤیان تاقدیم کردبوو بۆ کەرکووک بەڵام دیار بوو سیڤیەکان بەدڵیان نەبوو مەکتەبی ڕاگەیاندن ئەو کاتە کاک حاجی فاروق مامۆستا تۆفیق لە مەکتەبی ڕاگەیاندن بوو. وەڵایی من هەر بەیانیانی مامۆستا تۆفیق تەلەفۆنی کەوتی سەردانێکمان بکە لە سلێمانی و ئیشمان پێکرا. ئەو کاتە من لە ڕادیۆی کۆمەڵ بووم لە کەرکووک بەبێ سیڤی بۆ بێوانە وتیان تۆ پەیامنێری کەرکووکی. هەرچەندە ئەزمونم هەبوو لە ڕاگەیاندن تقریبا 2-3 ساڵی ئەزمونم هەبوو لە 2005 ڕادیۆ ئەوانە ئێمە لە دوای 2003وەکە چوینەوە کەرکووک ڕادیۆی کۆمەڵمان لە کەرکووک دامەزران ئێتر لە 2005ەوە تا 2008وانە پەیام کرایەوە لە ڕادیۆ ئەزمونێکمان هەبوو تا بتوانین کار بکەین. بەڵام لەگەڵ ئەو ئەزمونەشە من بەبێەوەی سیڤی تاقدیم کەم یا بەبێەوەی سیڤە پێشکەشکەم یا هەر بە نیاز بم لە کەناڵی پەیامیش بکەم تر دیار بوو منیان بەوە ڕابینی کە بتوانم کار بکەم. تر لەو کاتەوە کە وەکو تۆتە بسمیلای لێکراوە من بەردەوامیشم لەم چەند ڕۆژەیە لەو ڕووماڵی چمچەماڵ برادێکم بینی وتی برا ڕۆتو هەر لە پەیامی مەروەڵا هەر لە پەیام وتی بەڵێنە ڕەفیق و برادەرەکانی بینیەوە یەکسەر ئەم کەناڵەوە کەناڵەوەیە. من مامۆسایەتی وتم ناوی پەیامنێرم لایە چەند جار ناوی کەناڵەکەم گۆڕیوە لە موبایلەکەم فلانی کەناڵ فلان ینی هەر چەند کەناڵێکی گۆڕیوە بەڵام تەنها تۆ ینی چیای پەیامی لەلای من هەر چیای پەیام بوویتە ینی تاکوێست لەگەڵ ئەوەی پەیام من لەوەیە هەندێک جار ئەڵێن ماڵی دووەمە بەڵام لە ماڵەوەڵێن نەوەڵا ماڵی یەکەمتە لەبەرەوەی ئەوەنە من لە دەرەوەم لە ئیشوکاری پەیام ئەوەنە لە ماڵەوە نیت ڕۆژی بۆ بۆی ینی بەتایبەتی لە سنووری کەرکووکە ناوچەیەکی زۆر گەرمە بۆ کارکردن ناوچەیە بۆ کە شەو ڕۆژی نەبووە شەوی وا هەبووە تۆ تا درەنگانێکی شەو لە دەرەوە بوویتە بۆ نمونە شەوان جاری وا بۆ بە ڕووداوی نەخوازرا و تەقینەوە وشت زۆر بۆ شەڕ زۆر بۆ لەو سنوورە جاری وا بۆ 12 شەو تۆ دەرچوویتە بۆ شەڕ و بۆ ئەوانە بەڵام گرنگیەکەیەوە بۆ کە من مەبدەئیەن پەیامم هەڵبژاردەوە پەیام ئێمە دروستمان کردووە وەک دروستمان کردووەی تر من وعدیشم داوە کاتێک کۆتایی پێدێنم بە ئیشی ڕاگەیاندن پەیام بێ کۆتاییشم و ئەوڵ ئیشم هەر پەیام کاگڕێبین دووارە بەخێر بیت با لەو دەستێکیم زانی شێوازی مامەڵەکردنی پەیام و هەروەها پەیامنێران بە تایبەتی لە کاتی ڕووداوەکاندا چۆن چۆنیە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میرەبان سپاس بۆم دەرفەتە خێرستان خۆش بێ. وەڵاهی مامەڵەی پەیام مامەڵەیەکی پەروەردەییە ئەخلاقیە لەگەڵ خەڵکە پەیام ماڵێکە بۆ گیانی دەنگی خەڵشی بە شێوازێکی دروست
ینی ئێمە ڕاگەیاندنەکان تر ئەبینین کە وا لە خەڵکەکەن کە ئەسلی خۆیان بیر بچێتەوە شتێ بگەێنن کە ئەسلی خەڵک نییە. پێیان ئیشی لەسەر ئەوە کردووە ئەوەی معاناتی خەڵکە ئەوەی کێشەی خەڵکە بیگەێنێ جا ئەو کێشەیە نە گەورە بکاتەوە کە قەبارەکەی زۆر گەورە بێ کێشەی تری لە دروست بێ نە زۆر بچووش بکاتەوە و دەنگی خەڵک نەگە. پێیان بۆ خۆم کاکچیە باسی کرد کە سەرەتای پێیامەوە لەگەڵ پێیام بەردەوامە نزیک 18 ساڵە. منیش نزیکەی لە 2016ەوە لە کاری کامێرەمانی و ئەوە دەسم پێ کرد و بەڕاستی پێیامم وەکو ماڵێک بینیوە وەکو ماڵێکە لە ڕێەوە خزمەت بە خەڵکی بکەین وەکو خێزانێکە لە ڕێەوە خزمەت بە وڵاتەکەمان بکەین لەگەڵ ئەوەی کە من مرتاحم لەگەڵ کارمەندان و بەرپرسانی پێیام کە ئەوە شایەتیە کە پێم وابێ بێ هەموو کارمەندانی تری پێیان بیدەن لەگەڵ ئەوەش ئەو نەمرتاحم لەگەڵ خەڵکە کە من ئەتوانم کێشەی ئەوان بگەێنم ئەتوانم لە خەم و دەنگی خەڵکا بووم ئەم ڕێگەشم پێ جۆرێکە لە عیبادەت کە ڕاستی لە خەمی خەڵکابی لە خەم و ئازاری خەڵکابی مامەڵی پەیامیش وەک پێشتر باسم کرد بەڕاستی مامەڵێکی دروست بۆ ئێمە وەکو پەیامنێرەکان ئیشمان بۆ ئەکتیڤ و ڤی و ئەوە نەکردوانی کۆمەڵک مانی هەندێک حاڵەتە بینن ڕاگەیاننا کە کۆمەڵێک لێدوان وەرەگیرێ کۆمەڵێکش دەکرێ کە کەسێکە توانای قسەکردنی نییە هەڵەیەکەکە ئەمە گەورە ئەکرێتەوە لە ئەلان بۆ بەرزکردنەوەی ڤی و ئەکتیڤی کەناڵەکانی خۆیان بەڕاستی من وەکو پەیامنێر کە کاکچیاش ئیشی مۆنتێرەکار خۆمانێکین لێدوانێک ئەگەر لە هاوڵاتێک ماوەرگرت بێ قسەیەکی تیاو بێ ئەگەر هەڕەشەوە بێ لەسەری بۆ دواتر ینی ئەگەر هەڵەیەشی کرد بێ ئێمە قرتانومانە نەمانێشت لەسەر شات چونکە زانین خەڵک هاوڵاتی زۆر لەوە گەورەترە ئێمە مامەڵی پێوە بکەین ینی بیکەینە کاڵایشی ئەلامی خۆمان هاوڵاتی لای ئێمە دەرەجەیەکە کە ئەبێ خزمەت کرێ ئەبێ دەنگ و ڕنگ و کێشەکانی بگەێنرێت جاجگەر لەوەی کە ئاماژەی بەوە کرد کاگڕەبین کە پێیان وەکو ماڵێک وایە وەکو ئەزمونێکی باشی ژوە هەم لە کامێرەمانی مۆنتێری و پەیامێری ئەنی کۆمەڵێک بابەتی دیکەی ئەتوانی لێوە فێر ببی سێ نەفەرین لە جستەیەک ئێمە لەشتان ساغێخۆ کاکچە لە کاتی بوونی کارەسات بوونی ڕووداوێک بوونی کە زەروزیانێک بەر کۆمەلگا ئەگەێنرێت چ ڕووداوێکی سروشتی بێت چ دەسەڵاتداران بێ بۆ کۆمەلگا تا چەند گرنگە زیاتر ئیتیمامدان بەم بابەتە کە کۆمەلگا ویستی لەسەر کە کۆمەلگا ئەوێ ڕۆڵێکی زۆر باشی گەڕا لەم چەند ڕۆژەی ئاخیردا بە تایبەت لە کۆکردنەوەی کۆمەکی و کاریکردندا هەمووتان لەوێ خزمەتێکی زۆر باشتان گەر حتمەن وەک کاگرێبینی ژاماژەی پێکرد بە عیبادەتێکی گەورە نووسرێتەوە پیشاندانی و ماڵ و زەروزیانە و دواتر خێرخوازێت ئەو کاریانەکە ئەمە چۆن هەڵە سەنگێنی جەناب خۆی بابەتی کارەسات بە تایبەتی و کارەساتی چەمچەماڵ دوو ڕەهەندی هەبوو تو بە دوو جۆر ئیش بکەیت جۆرێکی ئەو بوو کە زەرەروزیانەکان بگەینی و قەوارەی زەرەروزیانەکان بۆی کە زەرەروزیانێکی زۆر هەیە هاوڵاتێکی زۆر زیانی کردووە دەنگی هاوڵاتی بگەێنی ببیتە پردێک لە نێوان هاوڵاتی و دەسەڵات لەبەرەوەی دەسەڵات ئەرکی سەرشانێتی خزمەتی خەڵک بکان نەک منەتی بەسەرا بکە و ئەرکی سەرشانی بووە کە پێشتر ڕێگری لەو جۆرە کارەساتانە بکرێ کە بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت ڕێگری لێ بکرێ ئەمە ڕەهەندێکی کە تۆ ئەتوانی ینی دەنگی خەڵک بگەێنی و مەعاناتەکە بگەێنی بۆی کە بەم جۆرە وای لێ هاتووە بابەتێکی دیکەی کە ئێمە وەکو ستافی پەیام کردمان ئەم ماوەی 11 ڕۆژە ئەوە بوو کە ئێمە پێویست بوو دەستگامان هەیەوە کەناڵی پەیام دەستگایەکی پێڵن دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵ دەستگایەکی پێڵن دەستگای خێرخوازی بەخشین پێویست بوو ئێمە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە لە ڕێی پەیامەوە دەنگی خەڵکێک بگەێنین کە ئێستا دەرکەوتووە چەند فەقیر و هەژارە ئەم لافاوە دەری خستووە کە چی کارەساتێکە لە شۆڕش و لە چەمچەماڵ و لە تەکیە چکەم ئەم کارەساتە دەری خست کە بەجددی خەڵکێکی زۆر هەژار هەیە کەس نایان بینێ و خۆشیان ڕویان هەڵ نایە بێن دەست لە خەڵکپانکەنەوە بڵێن کاکە ئێمە نیمانە هەرچەندە پابەخشین لە چەمچەماڵ و لە شۆڕش و لە تەکیە خەڵکێکی پێشتری لەم جۆرەی هەبووە کە ئێستا دیسان کارەساتەکەی بووە بە دوو قەبارە گەورەی نەبووە بەڵام تۆ چەند کەسێکە تۆ زانی نەخۆشی هەیە ناساقی هەیە کێشەی هەیە فەقیرە تۆ لە ڕێگەیەکەوە دۆزی و تەتەوە هاوکاریەکەی بەڵام ئەم جارە
خەڵکێک هەبوو کە لە ڕووی هاتووە بێ پەنابێنێ بۆ تۆ و لە ڕوویشی نەهاتەوە لە کەناڵەکەی تۆ دەرکەوێت ئەوە ئیژی تۆ وایە کە خەڵک هاوکاری بکە. ئێستا ئەم کارەساتە دەری خست کە بە جدی کۆمەڵی خەڵکەیە کە زۆر هەژار بوون و زۆر نەدار بوون زۆر نەبوون بوون ئەم کارەسات و ئەم لافاوە دەری خستی سرخوای پەروەردگار قەدەری وا بووە قەدەری خوای پەروەردگار هاتووە ئەوها بەبێ ئەوەی خۆی بێ ئەمەی بۆ هەموو خەڵک بەیان کردووە کە فەقیرێکە یا ژارێکەیە کە توانایی هیچی نییە لە ڕوویشی نەهاتووە نەفسی بەرز بووە بە جۆرێک لە جۆرەکان داوا بکە. دەرخستنە خێرخوازی وا هەیە باوکە ئەگەڕێ بۆ شتێکی ئەوە بەڵێ بەڵام ئێستا گەڕانی ناوێت تۆ ئەچیتە هەر ماڵێک ئێستا لەوێ جگە لەوەی کە بۆ نمونە هەشی بووە و حاڵی باش بووە ئێستا هاتووەسە سەر سفر ینی ماڵ هەبووە حاڵی باش بووە بەڵام هیچی بۆ دەرنەچووە وەک هیچی بۆ دەرنەچووە ئەمە لەوەیە بە جۆرێک لە جۆرەکان بتوانێت خۆی بگرێتەوە چکەم هەبووە بەڵام هیوا هەیە ئەوەی کە بۆشی کراوە ئەوەی کە لە ڕێگەی بۆ نمونە بەخشینەوە بکراوە ئێمە چەند حاڵەتێکمان هەبوو لەوێ حاڵەتی نەخۆش ناساغ حاڵەتێکە تاکو ئێستا بەخشین هاوکاریەکە ئەوەی کە لە ڕێگەی خێرخوازان و لە ڕێگەی بەخشینەوە بکراوە ئێستا ئەوشی لە دەست چووە مەجا پێویستە یعنی ئێمە وەکو باسم کرد دوو ئەرکمان لە سەرشان بوو ئەرکەکەی ئەوەی کە دەنگی ئەم خەڵکە مەزلومە بگەێنین کە بە جۆرێک لە جۆرەکان بەهۆی کەم تەرخەمیەوە ئەمە ڕوویداوە بەڵێ بابەتێکی سروشتیە بەڵام بابەتێکی دیکەی کەم تەرخەمیە بوو بابەتەکەی دیکەی ئێمە لە ڕێگەی بەخشینەوە دەنگی خەڵک بگەێنین بە بەخشین و بە دەستگای بەخشین کە بەڵێ کۆمەڵی خەڵکان تاکو ئێستا لە ڕوویان نەهاتووە بە کەس بڵێن ئێمە نەبووین ئێمە نیمانە خانوویەکمان نییە بە کرێکی لە ناو خانوویەکین پێویستە هاوکاری بکرێن. ئێمە ئەم دوو ئەرکەمان لە سەرشان بۆ سوپاس بۆخوا لەگەڵ هاوکارانم کاکڕێبین و کاکڕامیار و کاکوشیار و وێنەگرەکانیش ماستافی تەواوین توانیمانە ئەرکی سەرشانی خۆمان بە جۆرێک لە جۆرەکان بگەینین کە مرتاح بینی ئێمە ئەتوانین ئەوەی کە لە سەرشانمانە و ئەوەی کە ئێمە توانین بۆ هاوڵاتی بکەین کردومانە لە ماوەی مشتان ساغ بخوا کاک ڕێبین تا چنێک توانە هاوسنگی پارێزن لە نێوان ئەو خەڵکانە یاخود ئەو لایەنانەی کە سەر بەدەسڵاتن یاخود هەر بابەتێکی دیکەن تا چنێک توانیتانە بە هاوسنگی و بە شێوازێکی یەکسان دەنگی هاوڵاتیان بگەیەنن. بڵێ وە کاکچیە باسی کرد پێشترم کارەساتێکی سروشتی بوو ڕاستە لای خۆ هاتووە و لافاوەکەش تەنها نەچۆتە چەند ماڵێکی دیارێک کرد ئەوتر ئەوەی لەسەر ڕێڕەوی ئەم لافاوە بێ ئاو چۆتە ماڵی و تووشی زەرروزانێکی زۆر بووە ئێمە وەکو پێیان ڕاستی ڕنگ و لایەن و ئەومان نەکردووە ئێمە لە ماوەی ئەو 11 ڕۆژەیە بەتایبەتی چەند ڕۆژی سەرەتا زەختێکی زۆرمان لەسەر بوو چونکە زەرروزانەکە زۆر بوو ماڵەکان زۆر بوو بەردەوام تەلەفۆنمان بۆ هات کاکەوەرن ئەم ماڵانە ئەوەش نەبوو خەڵکەکە خۆی ئەنی ئەمە شایەتێک بۆ ئەو خەڵکە بدەین خۆی تەلەفۆن کابڵە کاکەوەرە زەرم کردووە ئەنی نەفسیەوە بەرز بوو خۆی بە هیچ شێوەیە ئەوەی ناکرد تەنها دراوسەکانی کە خۆی ئاو نسب بە ماڵەوە تەلەفۆنێک کاکە دراوسەکەم ئاو چۆتە ماڵیانەوە فریایان کەون ئێمە بێ جیاوازی ئیشمان لەسەر ئەوە کردووە سی ئەومان نەکردووە ئەمە چییە سی ئەومان نەکردووە سەر بە چ لایەنێکە و حتمما بەخشینیش دوای ئێمە کە نمونەیەکی جوانیان لە سنوورەکە شاندا بەڕاستی بەخشین کاکچیا باسی کە جەنابتان باستان کرد کاری بەخشین و ڕێکخراوە خێرخوازی ئیسلامیەکان بۆ پێی ئەزمونێکی باشیان هەیە لە کاری خێرخوازی پێشتر ئەزمونێکی چەند ساڵیان هەیە ئەو فریای خەڵک کەوتن زوو ینی من بە نمونە ئەگەر باسی ئەنجومەنی شۆڕش و نووسنگەی شۆڕش بکەم ئەو ماڵانی کە زەرریان کردبوون هەر زوو لە ڕۆژ یەکەمە بەڕێپاریان بۆ بردن کە ئەمە هیچ لایەنێکی تر نیان کرد حکوومەت بەڕاستی ئەم لافاوە ئەوی سلمان کە حکوومەت ڕاستە پێشتر کە مخڕێکی زۆر زۆری هەبوو بەڵام حکوومەت لەم کارساتانەیە توانای ئیدارەدانی نییە توانای بەڕێوەبردننی هەتا ئەو کۆمەکانەشینە کە ئەگاتە خەڵک ئێمە نمونەمان زۆرە کە ئەو کۆمەچانەی کە سەرپەرشتیاری ئەو لیژنانە سەرپەرشتیان کردووە زۆربەی نابەرامبەر دابەشکراوە ینی کۆمەڵێک خەڵک مستحق بوونە پێیان نەدراوە کۆمەڵی خەڵک کە نامستحق بوونە ئاو نەسوتە ماڵیانەوە پێیان درراوە بەڵام نا ڕێکخراوە خێرخوازیەکان تایبەتی بەخشین بە پێ و ئەزمموی چەند ساڵ کردوێتی بێجیاوازین ئێمە چۆنوەکو پێیان بێجیاوازی ڕووماڵمان کردووە چونێتە ماڵەکان بەخشینش بە هەمان شێوە ئیشەی کردووە
چووە قەباری زیانەکانی دیاری کردووە ژماری ماڵەکانی نووسیوە هەتا ئەوەشیان کردووە بۆ نمونە لەم ماڵە چەند شت سوتاوە چەند شت بە کەڵک نەماوە نووسیوانە و لە هەفتەی داهاتووە لەگەڵ قەرەبووی کە قرارە حکوومەت میداتە ئەو ماڵانە ئەم بەخشینش ئەم شتانیان بۆ پڕکاتەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە هەم پەیام هەم بەخشین هەم کۆماڵ هیچ جیاوازی ناکە لە خزمەت ئەمە ئەندامی خۆمە ئەندامی خۆم نییە بێجیاوازی بە هاوسەنگی ئیشی خۆی کردو زۆر باشە باز لە ڕووداوەکە بکەین کاگڕێبین چۆنی بوو بزەوت بە دیاریکراوی ئاوەکە لە کوێ ها دەگەر وردەکاریەکەمان بۆ باسکی کاتێک کاتر بەم چەشنە لە ساچەنی خانوەکانی چەند چەماڵی گرتەوە بەڵێ ڕووداوەکە بە کاتەکەی بە تەقریبی لە سعات دەوری 1 بە دواوە دەسی پێ کرد یەکی نیوەڕۆ خۆم لە تەرشێ بووم نەرماڵم تەرشێ ڕۆژانە هات شوێسم چەماڵەکەم قرار بوو بە سعات 2 ئێمە ڕاستە خۆیەکمان هەبێ لەسەر ڕووداوەکە پێشەوەی ئەم لافاوەکە ئەو حەزمە گەورەی بێتە ناو شارەوە لەو کاتێکە تەرزەیەک هات ئەم تەرچەی گرتەوە ئەم بەشێکی چەمچەماڵیشی گرتەوە ڕاستی من ماڵی خۆم ئاوی تێچوو گیرم خوارد لە ماڵەوە هەم هاتمە دەرەوە سێرەکەم کۆڵان و وینەکەمان لافا و ڕێپەڕینەوە نییە لەڕێی دراوسەیەکمانەوە کە بەڕاستی ڕۆڵێکی گەورەی بینی ساری بەرزی پێ بوو ساری نیسان پاترۆڵی پێ بوو منی گەیاندە لای قوتابخانەی بەردەقارەمان کە مناڵ لەوێ گیریان خواردبوو دەوام هەبوو لەو کاتەیە کۆمەڵێک مناڵی گیان دەماڵەکانی خۆیان ئەمە هەندێک نمونە هەن کە دوای باسی بکەین ڕووداوەکە لە شاری چەمچەماڵ هۆکارەکەی کەم تەرخەمی حکوومەت بوو کە کۆمەڵێک زیاد دەڕەوی لەسەر ئەو ڕێڕەوی ئاوانە دروستکرا بوو کە لە چوار ڕێڕەوی ئاومان هەیە لە بانی مەقانەوە کە لە بینی چەمچەماڵ و شۆڕشە و پشتی شۆڕشیش ئەو ڕێڕەوانە ئەڕۆن و لافاوەکەت پێشتر کە چەند ساڵی پێشوو لافاو بوون لە ڕێ ئەم ڕێڕەوانەوە ڕۆشتوی چێشێکی نەبووە بەڵام بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک خان و کۆمەڵێک وەنزیخانە کۆمەڵێک زیادەڕەوی کراوە ئەم ڕێڕەوانە هەمووی بەرپرسە کراونەتەوە کێشەکان لەمەوە سەری هەڵدا لە چەمچەماڵ کە لافاوەکە دروست بوو لەسەر جادی عام کە لە بانی مەقانەوە هاتە خوارەوە چەمچەماڵی کردە سێ بەشەوە لافاوەکە ینی خەڵک ئەیگوت پەیوەندیمان پسراوە لەگەڵ بەشێک لە گەڕەکانی ترا نەمانەتوانین بە سایرش بڕینەوە لافاوەکە و نەزۆر بوو لە شۆڕش بە هەمان شێوە لە دوو ڕێڕەوە ئاوچ بۆ ناو شۆڕشەوە لە تەشێ لە هەر بانی مەقان بوو گەشتە شۆڕشیش بەڵێ لە بانی مەقانەوە دوو بەشی چۆ شۆڕشە و دوو بەشی هاتە چەمچەماڵەوە تۆزە چاڵیش لە تەچێ لە بناری شاخەکە وا دیارە ساتر کراوە بەڵام ساترەکە بەهۆی زیاد دەڕێەوە بەشێکی لاچوە کراوە بە ڕێگە لە ڕێگە و ڕێگەیەوە ئەگەر دیمانەکانیش بینیتمان قوتابخانەی لە تەچێ کە دیواری مەکتەبەکە ڕوخێ و کۆمەڵێک نزیکی چل قوتابیەک لە تەنیشتی دیوارەکەن ڕاستی خی گەورە نەزاتیدا خی گەورە ئەو کەمال حەزەکەم لێرە ناوی بێنم کە دراوسەی مەکتەبەکەی لە کامیری ماڵی خۆی بینیوی دیوارەکە و ئاوکۆ بۆتەوە وتوی بەخوا ئەم دیوارە ئەڕوخێ بابسم فریان کەوم تە مناڵەکانی دوورخستبەوە وتە تەقریبی 4 سانیەک دیوارەکە ڕوخە لە کارەساتێکی مرۆیی مناڵانی پاراست لە تەشێ بە هەمان کەوتمەوە بەری ئەو بەریان کە لافاوەکە ڕووی تێکرد بەری ئەم بەرکە ماڵەکان زۆربەی زەریان کرد ئێمە سندۆقێکی زەرابی هەیە لە ناحیە تەچێکە لە 2006 دروست کراوە هەرچی ئاوی بناری شاخکێ بەسەر ئەم سندۆقە زەرابیە ئەڕوا پێشتر کە دروست نەکرابوو چەم بوو بەڵام دواتر کە دروست کرد چەمەکە کێشەی نەبوو چووکە بەرتەسک نەبوو بەڵام سندۆقە زەرابیەکە تەحملی ئاوەکەی نەکرد و لافاوەکە بەناو ماڵەکانە و حتمان خانووی زیاترش دروستکراوە لەسەر ئەو سندۆقە زێرابی و ئەسەڵ ڕێڕەوە ماڵەکان نزیکەی تقریبی 200 ماڵ لە تەچێ ئاوی تێچوو بە نزیکەی بە چەمچەماڵ و شۆڕش و تەچێ 1350 ماڵ ئاوی تێچووە بەداخەوە نزیکی 500 سیارە زیاتر ئاوبردی تووشی زەرورزیان بوون بەم شێوازە لافاوەکە بوو تقریبی نیو سەعات کەمتریش بە لافاو ئەو بارانە خوڕەباری ئەم کارە ساتی دروست کرد ئەمە خی گەورە پیشانیدا کە چەندێک قدرەتی چەندێکانی بە دێشی کەم توانێت چی بکات بێگومان بەڵام کاکچێشتی کاری خۆی گەۆ بێ حکمت نییە شاءله زۆرێک لەو ماڵ و ئەوانەی کە قەرەبوو بکرێنەوە کاکچیا باز لەوە دەکرێت بوو لە نیاگەر پرسایشەوە پرسیارێک گرنگ بوو ئەو پارە و کۆمەک و ئەوکارێکی زۆر کۆکراوەتەوە پێیان لێرە ئەوی زانیاریتان هەبێت سیستەمێ شتێکدانراوە کە بە عەدالەت ئەم پارێدا بەش بکرێ
ئەو لیژنەیەەوە ئەو لیژنەی فریاگوزاریە بۆ چەمچەماڵ دروستکراوە حساب بانکیە کراوەتەوە گوایە لە بانکی چەرم و ئەم حساب هەرچی کۆمەڵکی دارای بە تایبەتی پارە دێ هەر کەسێ بڕیاری پێدانی پارەدا دەچێتە سەرم حسابانکیە ئێمە وەفدێکی کۆمەڵی دادگەری هاتەبوونە چەمچەماڵ من دانیشت بووم لەگەڵ بەرپرسیە و تیمی فریادگوزاریەوە کاغاتا بەڵێ وتی بڕیارە لە دوای ینی لەوەیتە لەناو ئەم هەفتەیە یا بکەوێتە هەفتەی داهاتوو لیژنەیەک دروست دەکرێت لە چەمچەماڵ ئیشوکاری قەرەبۆکە دەدرێ بەدەستی ئەو لیژنەیە ئیتر لیژنەکە لە چەمچەماڵەکان پێکهاتوون مامۆستا ئاینی تایە حیزبەکانی تایە پەرلەمانتاری تایە ڕۆژنامەنووس و چالاکوانی تایە و کۆمەڵێک گروپی ئەوانە دروست بوون لە چەمچەماڵ لە یەکەم ڕۆژی لافاوەکەەوە داوای دەست لە کارکێشانەوەی ئیدارەی چەمچەماڵیان بە گشتی کرد ئەمانەی تایە دیارە وەکو خۆیان دەڵێن بە پێ و سیسەمەی کە دایان ناوە پێویستە بۆ نمونە قەرەبەوە کە بکرێتەوە بەڵام هۆشداری دراوە بەوەی کە ئەو قەرەبووە دام و دەستگاکانی حکوومەت نەگرێتەوە لەبەرەوەی ئەو پارەیە دیە بۆ هاوڵاتی بۆ قەرەبووی هاوڵاتی دیە بۆ ناکرێتەوە پارە دێتە سەر حسابێک کە بۆ هاوڵاتی بۆ فریادگوزاری هاوڵاتی بۆ قەرەبووکردنی هاوڵاتی هی حکوومەتیش هاتووە پارە تا ئیسە من نەمبیست حکوومەت ناتوە تەنها ئەو خێرخواز و دەوڵەمەنانەی کە نردویانە تاکو ێستا حکوومەت هیچ بڕیارێکی نییە حکوومەتی هەرێم هیچ بڕیارێکی نییە بۆ قەرەبوو بەڵام ئەو سندوقە دروستکراوە ئەو حساب بانکیە دروستکراوە بۆی پارەی بێتە سەر ئیتر بڕیارە و پێچێ لە ناو ئەم هەفتەیە یا هەفتەی داهاتوو قەرەبووەکە دەست پێ بکات دیارە ئەمە جگە لە قەرەوی بەغاکە ناو نووسراوە بەغا داوای کردووە کە سەرۆکی شانەی قەیرانەکانی عێراق سەردانی چەمچەماڵیشی کرد هەرچەنە دۆخی کەرکووکیش بە جۆرەك لە جۆرەکان کەمتر نەبوو لە دەرەوەی کەرکووک بەڵام بڕیارە هەمووی پێکەوە ئاوا قەرەبەوە بکرێتەوە ئەوەی کە ماڵ و زەرەر و زیانی لێکەوتوتەوە وەکو باسم کرد بە جۆرێک لە جۆرەکان لیژنەیەک دروستەکرێت لە چەمچەماڵەکان خۆیان وە پێویستە وەکو ئەوانەڵێن پێویستە چەمچەماڵەکان خۆیان بابەتی قەرەبەوەکە دیاری بکەن و حەجمەکەیشی دیارە وەکو خۆیان دەڵێن بە جۆرێک لە جۆرەکان هەم بۆ بابەتی زیانە مادێکم بۆ ئەو ئۆتۆبیلانەی کە زیانیان پێگەشتووە بۆ ئەوی ناوی زیاتر نەنووسرێت چونکە بەداخەوە کۆمەڵی خەڵک زەرەریشیان نەکردو ئێستا ناویان نووسراوە و هەندێ لەم بابەتی کۆمەکیە خەڵکی زۆر زۆپای وەرگرتووە بەتانی وەرگرتووە و کومبار و ڕاخەر و ئەوانەی وەرگرتووە هیچ زەرەریشی نەکردووە دوایش دەچێتەوە لە بازار بە پارێکی کەمترەی فرۆشێتەوە ئەمەش ینی پێپلانیەکە کە نابووە بێ لەبەرەوەی ئەبێ تۆگەڕێکێکە ناوی نووسراوە هەندێک خەڵک ناوی زەرەری بەرکەوتووە ناوی دەرکراوە لە لیستەکە من ئاگدارم بەڵام هەندێک خەڵکەیە کە زەرەری نەکردووە ئێستا ناوی لە لیستەکەیە بۆ قەرەبوو و هەندێک شتیشی وەرگرتووە پارەیشی وەرگرتووە و ئەو هاوکاریەکانی دیکەی وەکو بەتانی و نەوت و ڕاخەر و ئەو شتانە کە دی ئەوەشی وەرگرتووە جاکاکچیا هەر لەسەر ئەو بابەتە ئایا کاسبکاران هەنێکیان وتیان کە هیچ هاوکاریەک تاسە بە بازاڕەکان و کاسبکاران نەگەشتووە ئایا هیچ پلانێک هەیەگەر ئاگادار بێ بۆ ئەوەی هاوکاریش بەوان بکات هەر ئەو لە چوارچێوەی ئەو قەرەبووکردنەوەیە کە بەشێ لە دوکاندارانی ناو بازار تایبەتی دەوروبەری قایمقامێت سەروی قایمقامێت ناو بازار زەرەر و زیانێکی زۆریان کردەوە بەشێ لەو دوکاندارانە ینی زەرەری گەورەیان کردو هەریچیان بۆ نەماوەتەوە ئەوەی کە لەناو ئەو دوکانە بووە کە وەکو خۆیان باسی دەکەن باسی $10 $15 تیاچووە هەم لە قەیسەرەکەی ئەو بەرەوە هەم لە دوکانەکانی ئەم بەرەوەی قەیسەرەکە کە سەروی قایمقامێتەکە ئەمە هەمووی زەرەریان کردو ینی خۆیان داوایان کردووە کە پێویستە ئەوە هین بێ حکوومەت قەرەبوویان بۆ بکاتەوە قەرەبووەکەش بەپێی ئەو پلانە بێ کە دوکاندارەکان زەرەریان کردووە لەبەرەوەی ناو بازاڕی چەمچەماڵ کاسبکار ئەوە زیاتر زەرێری کردو ناو بازار لە دەرەوەی بازاڕیش ئەو ماڵان و شۆڕشیش بەتابەتی کە پشکی گەورەی بەرکەوتووە لە لافاوەکە لە بانی مەقانەوە هاتوۆتە خوارەوە بە گەڕەکی باوایەکان تا قەرانجیریەکان و تا قادر کەرەمیەکان و ئەمە دیارە گەڕەکە زۆرە ملیانە ئەم لە دوای هەشتاوە دروست کراون کە بەشێکی زۆریان خەڵکی کەرکووکن
دانیشتووی ئەوێن بەشێکی زۆریان خەڵکی ئەوێ کەرکووکن لە هەشتاوە لە چەمسەماڵن لە دوای ئەنفالەوە بەشێکی زۆری ئەو لافاوەی کە لەبانی مەقان هاتوۆتە خوارەوە ئەو ناوچانەی گرتوتەوە کە بەشێکی زۆری خاوەنی شەید و ئەنفال. کاگڕێبین ئایا دەستکەوتنی زانیاری بەتابەت لە ڕووداوەکەی چەمچەماڵ و تەکی و شۆڕش تا چەندێک ئاسان بۆ ئەوی زانیاری دەست ئێوە بکەوێت و ئایا هیچ گیر و گرفتێکتان بۆ دروست بۆ لەوەی کە زانیاریتان دەست بکەوێت بەتابەت لەلایەنی پەیوەندیدارەوە؟ بەڵێ بەنسبەت وەرگرتنی زانیاری ئەمە لەو حاڵەتانە زانیاری لە دوو شوێن وەرەگرین هاوڵاتی کە خۆی لە دۆخەکە دووش لایەنی پەیوەندیدار کە لە ڕووداوەکە کۆڵێتەوە وەکو خەڵک ڕاستی خەڵک هاوکارمان بوو ئێمە لە ڕێی ڕاگەیاندنی ئەنجومەنەکان سەر بە مەڵبەند کۆمەڵێک کەسی ساراکمان هەیە من بۆ خۆم ئەو ڤیددیوانی کەم دەستم ناگەشتە ئەو شوێنە ناگەشتمە ئەو شوێنە لە ڕێ ئەوانەوە ڤیددیۆکانیان بۆ ناردین و کێشە و زانیاریەکانیان پێئگەیان وەکو لایەنی پەیوەندیدار ڕاستی کارە ساتە لە چەمچەماڵە دەری خست کە ڕاستی حکومەت نییە ئەنی دەسەڵات نییە سەرڕاوی کە بۆ هۆکاری لادانی بەرپرسایەتی لە قایم قامیەت و شارەوانیەکانەوە بەڵام ڕاستی پێشتر ئێمە تۆزێ قورستر بوو وەرگرتنی زانیاری هەرچەند وەکو ئەوە بە تەلەفۆنشت ئامادە بوون بەڵام کە ئەچوویتە ئەوێ تاخیریانە کردی لە ئەوە چاوەڕێت کردایە بەڵام بۆ حتمما بۆ کەناڵەکانی خوانوانە بوون دوای ڕووداوەکە بەڕاستی کە کۆمیسیۆنی پریاگوزاری دروستکرا تەنها یەک کەس لایەنی پەیوەندیدار قسەیە کرد لەگەڵ وەزیرانی کە هاتنە ناو چەمچەماڵ ئەوە هەمووی کۆنگرە بوو ئاسایی کۆنگرەش ئێمە لە زۆربەی کۆنگرەکان ئامادا بووین و ئەمان گواستەوە وەکو زەرەر زیانی جیهانیش کە بەداخەوە دوو کەس لەو ڕووداوەیە جیهانی سپاری ئەمە هەر لە خەڵکمان بیست یعنی وەڕاستی حکوومەت و هیچ لایەنێکی دەسەڵات دوای خەڵک هەواڵەکانیان بڵاو کردەوە من دوایش باسی بکەین ئەو حاڵەتی مردنە بە تایبەتی ئەو ئافرەتێکە لە شۆڕژ مرد خۆی کەم ئەندام و ڕاستی ئەمە چیرۆکی ناخۆشە کەم ئەندام بوو نەیتوانی بوو چۆنی بوو ئەوە ماڵێکن مناڵەکانی کەم ئەندام یەکدوانیشە کەم ئەندامن دانیشیان باری دەرونی تەواو نییە لە چەمچەماڵ ناسراوە نەیتوانی بوو چ بۆ دەرەوە سی لافاوەکەم نەیتوانی بوو کە ورژمی هێنا بوو لافاوکە هاتبوو نەیتوانی بۆ ڕابکە کەم ئەندام بوو بەداخەوە جانی سپار کەس و کارەکەی نەفەرەکان تریان خوشک و براکان تری کە کەم ئەندامن خەڵک بە هانیان و خەڵک ڕزگاریانی کردو من دیمەنێک کە زۆر کاریگەری لەسەرم تووس کرد ئەو برایەکی کە باری دەرونی تاو نییە دوای مردنی ئەم خوشکەی وەک کەسێکی معنی زۆر ئاسایی ناو بازار دانیشتووە بێتاقەت ئەگیریانی ئەمە زۆر کاریگەری لەسەر من دروست کرد بەڕاستی کەسێک کە باری دەرونی تاوانی ئاوا کاریگەر بێ بە مردنی خوشکەکەی ئەمەش بوو لە ڕووداوانی کە شۆڕش زۆر ناخۆش بوو و کۆمەڵێک ڕووداوی تر کە عینە نزیک بوونەوە بوو لە مردن باسەکەمان لەوە بوو کە چۆن زانیاری وەرەگرین بەڵام باسمان کرد دەمەوێت باسی ڕووداوە نەش بکەین حاڵەتی نزیک بوونەوە لە مردن هەبوو هەم لە تەشی هەم لە شۆڕژانی کۆمەڵێک کەس ئەگەر هاوسەکەی نەبووە بەڕاستی زیانی ژیانی زۆرە بوو هەنی هێشە لەو ماڵانم کە چوومە لای دراوسەکەی نەبووایە خۆی و ماڵ و مناڵەکەی هەمووی لافانی برد چکە دەرگاکەیان ڕووی لە لافاوەکە بوو هاتووە ماڵەکەەوە لە حوشەی پشتیانەوە بە حەبل ڕیان شێشا بوونە سەرەوە هەم خۆی هەم مناڵەکانی لە کاتێکە ئەو دراوسەی کە هاوکاری کردبوون خۆی ئاوچ بۆ ماڵەوە خۆی سیارەکە ئاو بردبووی بەڵام وازی لە هەموو شتێک هێنا بوو کە سوکاری خۆی هێنا بۆ سەربان و ئەوانشی لە ڕێی حەبلەوە هەموو هێنا بۆ سەر و نەجاتی دابوون حاڵەتیش تر لە شۆڕش هەرچەند کاکچیە ماوەی زیاتر لە شۆڕش بوو کاک هاوکار ئێمە کوپیام ئیشمان لەسەر کرد ماڵەکەی ئاوچ بۆ ناوی دەرگاوشت هەمووی داخرا بوو ئیتر خێزانی ئاوردبووی خێزانی کە ئاوردبووی ئەم لە ژوورەوە لەڕی پەنجەرەکە کە پێڵن دەبڵجام زۆر بە ئەستەم توانی بشکێنی و دەستشی عزیەتی بوو ئەجا توانی بووی هاوسەری ڕزگار بکە کە لافاو بردبووی وانە کۆمەڵە کارە ساتی بەڕاستی هەمووی نزیک بوونەوە بوونە لە مردن و کاکچیا نمونەیەشی لایە گەر دوایی باسی بکە کاک شوان کاکچە تۆ لە شۆڕژان لە زیاتر چۆنی بوو لەوێ کەی چوویتە ئەوەیە لە کەرکووکەوە کاتێکە ڕووداوەکە ڕوویە کاک دانیار لە کەرکووک باران بوو
بەڵام بارانێکی ئاسایی ینی بارانێکی زستانە بوو تا تقریبا کاتژمێر 1 و ئەو ناوە ئاسایی بوو بەڵام دیار بوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هاوار هەستا و چەمچەماڵ ئاو بردیوانە ئاسایی بوو دمەوە بابەتێکی حاڵەتێکی ئاساییە و لافاوەکە لەوەی ئەوە بێ چەند گەڕاکێک بێت و شتێکوانە بەشی هاڵ تەلەفۆنیاک وتیان بچۆ بۆ چەمچەماڵ وتم بۆکەی ڕاستە خۆتانە بێ وتیان تۆ بڕۆ بزان حاڵەتەکان چییە بووی هەر لەوێبی لەبەرەوەی وتیان ئەم هینە ناتوانێت دەرچێت لە تەکیێوانە ڕێگیرا بوو من تەلەفۆنیان کرد برادەرێوتی لە بانی مەقانی تر ناتوانی بڕۆی بڕار بوو کاتژمێر 5 ئەوانە ڕووماڵێک هەبێ لە پەیام بەهۆی ئەوەی من نەگەشتم من نەمتوانی بڕۆم تیان ڕووماڵ ناکەین لەبەرەوەی ناتوانین تۆ ڕووماڵ کاتێکە بێتەوە لەوێبی ڕووماڵەکە نەکرا من نەچووم کاتژمێر 5 و پێش 5 تیان کاکە زەرورە بێ لە چەمچەماڵبی پێش 5 ئێوار تقریبا 4 و 50 دقە من لە کەرکووک دەرچووم چوومە شۆڕش ئەوەی کە یعنی سوپاسی خوای لەسەرەوەیە کە ئەم باران و لافاوە شەو نەبوو باوەڕکە شەو بووایە بەدەیان کەسە مردن بەرەوەی بە ڕۆژ بوو خەڵک بە زۆر و بە حاڵ دەرچوو بوو جا شەو بووایە هەر کارەسات دروستە بوو هەر وەکو ئەگەر نەشکوژایەتەوە کارەوە خەڵک لە خەوا بووە ئێمە لە کەرکووک ئافرەتێک گیانی لە دەستدا لە کاتی کارەبایە بووە کە لافاو چۆتە ماڵیانەوە ئاو گەیشتۆتە پلاکە هەموو ماڵەوە بۆ بە کارەبە ئافرەتەکە بۆ وەفاتی کردووانە کاکشوان وەکو باسی کرد کاک ڕێبین ماڵیان لە خوار مۆفەرەوەی ئاو هاتووە خۆماڵی کاکشوان بەرزە ینی ڕووی ئاوا لە سەروی ئەو ئاو هاتووە هەموو ماڵی کاکشوان بۆتە بربەست بۆ ماڵەکانی پشتەوە کە ئاو لیداوە چووەتە چەمەکەوە ئەمیش خۆ بە لەحزەیەکی زۆر کەم ینی خوکو خۆی باسیەکە کەمتر لە 5 دقە لافاو گەشتۆتە ماڵان کەمتر لە 5 دقە کە ماڵ و مناڵ مامێ و ئەوان لە پشتەوە خەڵک فریانەکەی لە پشتەوە دەریانەکەن خۆی و کوڕەکەی لە ئاوەکە یابن و من لێ دوانم لێ وەرگرتووە یعنی گاتەوەی ئەڵێ کاک موڕات کوڕی پێی وتووە باوە شایەتمان بێنەیتر دەرچوومان مەحاڵە لەبەرەوەی باوکی تا ئێرەی ئاو بێ و خۆی تا ئێرەی ئاو بێتر بەوانە و شایەتمانیان هێناوە ئەوە در خوای پەروەردگار قەدری وا بووە کە ڕزگاریان بێ ئەمە جگە لەوە مامۆستاکەش مامۆستا شەونم ئەو پسێ مامۆستایی کە لە قادرکەرم و لە تەکی جەباریەوە هاتبوونەوە لە بانی مەقان لای لە تەحتیت لای دارەبەنەکەی پێڵن هەلەوێ سیارەکەیان ئاوەی باو تقریب 20 دقە لەناو ئەو سیارەیە و من سیارەکەشم بینیوە و تەسویریشمان کردو ینی تا ئێرەیان وەکو خۆیڵێ ئەو دوو مامۆستا ئافرەتە ئاو بووە لەوێ شاخۆ من قسەکە لێ دوانم لێ وەرگرتووە ئەڵێتر هەرچەندێ بێ ئومێد نەبووینەوە لەوەی خوا ڕزگارماکە ئەمانە هەمووی یعنی معجیزە بووە تۆ لە ئاوێکە لە ناو لافاوێکە بیت ئۆتۆمبیلەکەش ئاو بی با و دوایی بتوانی بە حەبل و بۆ ژیانت ڕزگار بکرێمە یعنی ئەگەر بگەڕی ینی چیرۆکی تراژیدیایەتە چیرۆکی معجیزە ئاساییتە من ڕاپۆرتێکم لەسەرەوانە کرد یعنی شتی زۆر گەورەیتیایە لافاوەکە زۆر گەورە بووە زۆر زەخم بووە ینی وەکو باس زۆر ینی بە لەحەزات گەیشتۆتە ماڵەکان یعنی جاری وا هەبووە باسیەکاڵێ بارانێکی زۆر کەم بووە ینی بە لەحەزات بۆ بە لافاو ئەم باران و ئەم لافاو تەرزەیشی لەگەڵا بووە وەک تەرزەی لەگەڵا بووە ئاوەکە سارد بووە سارد ئێستا ئاوی بارانە و گەرمە شلەتێنە بەڵام ئەمە چکەم تەرزەی لەگەڵا بووە سارد بووە هەموو ئەو خەڵکە ڕچا بوون بەڵام بە ناچاری لە ناو ئاوەکە دەرەچوو لە ناو ئاوەکە ئەلەرزی لەبەرەوەی ئاوەکە سارد بوو چکەم تەرزەشی لەگەڵا بوو سارد بوو بۆیە یعنی ڕووداوی زۆر تراژیدیا و زۆر معجیزە ئاسا لەم بابەتی لافاوە ئێستش بگەڕی چکەم ئێمە فریان نەکەوتوین بە 4 پەیامێریشەوە 4 تیم لەوێ بووین ینی ڕۆژانە ئیمان کردووە ڕۆژێ من و کاکڕێبین ڕۆژێ کاک ڕامیار و کاکڕێبین یا کاکوشیاری تر ئەمانە ئەگەر ئێستش بگەڕی چیرۆکی تایە کە چیرۆکێکە کە معجیزە ئاسا و تراژیدیایە
کاغڕەبین جا لە هەمووی جوانتر و گرنگتر ئەوەیە کە هاوڵاتیانی چەمچەماڵ شتێکە بە یاخود شۆڕش بێ گیانی هاوکاریان هەبوو و کاکشیاش ئاماژەی پێ کرد کە خۆی ئاو چۆتە ناو ماڵەکەیەوە خێزانی بدە سەرەوە دراوسێکی ڕزگار کردووە تا چونێک چیرۆکت هەیە لەسەر ئەو بابەتانە لای تۆ؟ وەڵاهی سپاس بەخوا ئەمە فەز دەکە بەسەر خەڵکی چەمچەماڵ و شۆڕش و ترچەوە کە ڕۆحی هاوکاری لە ناو خەڵکە زۆر زۆرە ئەنی نمونەی چەندێک ڕووداوەکە کارەساتی لێکەوتەوە ڕووداوی تراژی تیا بوو ئەوە ڕۆحی هاوکاری زۆر بووە ینی من هەر دراوسەکان ئێمە کە ڕۆژی یەکەم ئەو ڕووداوە بوو ماڵێکی دراوسی خۆمانەنی هەم سیارەکەیان ئەم ئافرەتەکە خەیات بوو ئەشیا و مەچینە و هەموو شتێکی سوتا هەم ماڵەکان ئاوی تێچوو بینیتم ئەگیریا سووە سەربان سەی هینەکەیەکی لە گیریا دوای لێم پرسی بووە گریای وتی وەڵای خەمی خۆم نەبووە بەس خەمی سەر و ماڵی خەڵکم بووە ئەنی ئەمە هێشەکە لەو حاڵەتانە ئەنی ماڵ هەبووە خۆی ئاو چۆتە ماڵێەوە هاتووە بە ماسی حایتر من ئەو چونکە یەکەم ڕۆژدە تەشێبم ڕووداوەکە زۆر قورس بوو بەشی کە داخلی تەشێبی من دوو بەرە بەری دەستی ڕاست و بەری دەستی چەپ بەری دەستی چەپ ماڵەکان زۆر زەرەران کردو خەڵکی ئەو بەری تەچیە زۆربیان هاتن بە هاوکاری خەڵکەوە ئەوەی کە لێ نەقەما ئەمە زۆر جوان بوو هەر ئەو ڕۆژە دوای ڕووداوەکە کۆمەڵە کەس هەم لە دوکاندار ئەوانی دوکانی بڵێن خواردەمەنی و ڕستۆرانتوانیان هەیە ێکسەر لە فیسبووکی خوانە بڵاویان کردەوە کە ئێوارە ئێمە هەر ماڵێک تووشی زەرۆزیان بوو بێ بەرامبەر خواردنیان بۆ دێنین و فعلەن کردیشان چەندین پۆستم بینی کە هاوڵاتی ماڵم چۆڵە کەسیتیانی هەر کەسێک خانۆکەی ئاویتە چۆ من لە خزمەتیان بێتە خانۆکە منەوە تاکەی ئەوە تیا بێ ئەمانە کۆمەڵێک هەڵوێستن کۆمەڵێک ڕۆحی هاوکاری مەڕاستی چەند بێتاقەت بین بە زیان و زەرۆزیانەکە و دڵخۆشین مەم ڕووداوانە نمونونەکان زۆرن من ئەگەر باسی ڕوودای بکەم کە دکتۆر ساڵح و بەخشین چوبوون دە شۆڕش کارەساتە کۆمەڵێک ئایبوعاری حکوومەتی دەرخست وەک پەردەی لەسەر ئایبوعارەکانی حکوومەت لادا لەگەڵەوەشە کاکچیا سەرەتا باسی کرد کۆمەڵێک ماڵی هەژار کە بەڕاستی مستحق بن بۆی کە هاوکاری بکرێن و تا ئێستا کەس نێزانیوە هێشە لەو حاڵەتانە وتی ئێمە چوینە ماڵێک خەریشی پاکردنەوە ئەوە بووین بۆ ئیسراحەت بۆ چاخواردنێک چوینە ماڵەکەی دراوسیان کە ئاوی تێنەچوو چوینە ژوورە سیرەکەن ئەم وەزی خراپترە لەو ماڵێک کە ئاوی تێچووە ئەم فەرشی نییە ئەم ئەمەری گەرمکەرەوەی نییە بۆ خۆی ئەم دەرگاوبانەکەی وێرانە ئەم ینی ئەمە دەرخەری ئەوەیە کە بەڕاستی هەژارێکی زۆر لە سنوورەکە هەیە بەڵام نەفسیان بەرزە نایەنەوێ کە بکوڕوزیێنەوە و لەگەڵ ئەوە شاکە بەو نەفس بەرزی و بەو هەژاری ببینەوە هاتوونە هاوکاری دراوسەکانیانەکەن لە خزمەتی میوانی دراوسەکانیانە کە تووشی ڕووداوونە چیرۆکان زۆرن بەڕاستی بەڵام هەتا باسی ڕۆحی هاوکاری کەی لە سنوورەکە شتاکەمە سپاس بەخوا نمونەی جوانمان بینی ئێمە ڕووداوە یەکەم دەستگا شەر وابزانام دەستگای بەخشین ڕێگەی پەیام و پیشاندراکە خێرا بەپەلە هاوکاری گەیاندا ئەو ناوچێ دەستگای بەخشین چۆن چۆنیە لێ چۆن کارەکانی کرم ماوەیە بۆشیگە گرنگ وەزان دوێنێ پێرێ بەتەنکەر ئاوی بەڵێ دەستگای بەخشین دەستگایەکی ڕێکخراوی ئەزموندارە لە سنوورەکەیە دەستگایەکە لە ناو خەڵکایە لە ناو ژان و یەشی خەڵکایە ئەزانێ خەڵکی فەقیر لەکوێ ئەزانێ ماڵی هەتیو لەکوێ من بە نمونە باسی شۆڕش بکەن چونکە زیانەکان ماڵەکان هەم خەڵکی و سنوورە لە ڕووی دارایەوە بەسیداریان زۆر باش نیە هەمیش زیانەکە زۆربەی ئەو ماڵانەی کە تووشی بوون لە شۆڕش بوون وەکو پێشتر من ئاماژەم پێکرد ئەم ئاماری ئەوەی کە بەرپرسی نووسنگی بەخشین بنویستومە هیچ هەتیوێک نییە هیچ ماڵە هەتیوێک نییە هیچ مناڵێکی نازدانیە لە شۆڕش ئللا موچەی هەیە لە بەخشین لە شۆڕشکە مەنزیکەی لەوەی 250 مناڵ بێ مانگانە پێشەم ڕووداوەش بەردەوام موچیان هەبووە دوای ڕووداوەکە وەکو یەکەم دەستگای خێرخوازی بەخشین لە شۆڕش بڕی $500 بەسەر 100 ماڵەدا بەش کرد کە ئەمە جەیەکی زۆری گرت بەڕاستی چونکە خەڵک لە حاڵەتێکا و بەڕاستی حاڵەتی فریاگوزاری و ئەنی ماڵێکی پڕی بوو لە ئاو ماڵێکی پڕی بوو لە قوڕ ئەنی ئەوەی کە
پێویست بوو سەرەتا لەوەی پارە بوو بێ کە بتوانن شتێک دابین کەن فەرشتەکانیان بکڕنەوە بیشۆن ئەم شتانە وەکو یەکەم دەستگا ئەو ئیشەی کرد دواتریش بە حکمیەوەی کە پێشتر باسمان کرد ئەزمونێکی زۆر باشیان لە کاری خێرخوازی هەیە من ئەڵێم ئەگەر ئەو لیژنەی دروست کرا لە چەمچەما بدرایەتە دەست ڕێکخراوە خێرخوازی ئیسلامیەکان زۆر بە عەدالەت زۆر بە دادگەری ئیشەکانە کرا بە کەمترین کات لەبەرەوەی ئەزمونی چەند ساڵیان هەیە وەکوتم لیژنەیەکیان دروست کردووە ماڵیانم بەسەر کردەوە هەر لە دوای ڕووداوەکۆ سەرجەم زەرورزیانەکان نووسی کە ئەمە حکومت نەیکردو ینی حکومت وەکو دەستگای خێرخوازی بەخشی نەیتوانی ئیش بکات لە سنوورەکە ئەمە جێ دڵخۆشی سپاس بەخوا دوێنێش نزیکی 40 تەنکەر ئاو کە بەداخەوە ئەمەش یەشێکە لە کەم و کوڕەکانی کەم کوڕێک زۆر گەورەکانی حکومت لەو سنوورەکە نەیتوانیوە چەندین ساڵ کێشەی ئاو چارەسەر بکە بەم ڕووداوی لافا و کە خەڵک خەریکە ئاوی با و لە لافاوی خنکێنێ ئاو نەبوو بۆ خواردنەوە ینی حاڵەتی لەو حاڵەتانە بەخشین چوو بوونە ماڵێکەوە هاوکاریکەن فەرشەکانی بشەوتی 10 دقیقە ئاومان کردو ئاو بڕا ئاونەوە بیشی خۆینەوە ئەمە خۆی بەڕاستی جێ ئەسەفە جێ داخە کە حکومت نەیتوانیوە چارەسەری ئەو کێشەی کەم ئاوی بکە لەو سۆنگێشەوە بەخشین هەر دوێنێ 40 تەنکەر ئاو زیاتری گەیاندا چەمچەماڵ لە ناوخۆیان بەڵێ بەڵێ نزیکی 10 تەنکەریش لە ناوخۆیان و دابشان کرد بەسەر ماڵانی کە ئاویان بوو ناتوە جا کاکچیا ئەگەر پاسێکمان لەوە بۆ بکەیت کە لەوانێ لە کاتی ڕووداوەکاندا زۆرێک لە هاوڵاتیان لە ڕووداوی کە ڕوئە دوور بکەونەوە بەڵام پەیامنێران و ڕاگەیاندنەکاران هەمیشە برە ڕووی ڕووداوەکان ئاڕۆن بگومان لەو کاتی لافاوەکەدا و ئەو ڕووداوی کە بەسەر چەمچەماوەتێکی و شۆڕشدا هاتووە ئێوە وەکو ستافی پەیام کە لەوێ بوون بێگومان لەو حاڵ وەزای ئەوانیش ئێوە کەمترتان نەبوو بێگومان لە پشتی کامێرا ڕوبەڕووی چەندین ناخۆشی بوونەتەوە لە کاتی بارانە بۆ زەحمەتیتان هاتوۆتە پێش باسێکی ئەو کاتمان بۆ بکەیت وەکو ستافی پەیام چ ڕێگریەک یاخود چ ناخۆشیێک هاتوۆتە بەردەمتان لەوەی کە ئێوەش چوون بۆ ئەو لافا و هەم تەڕ بوون و هەمیش ڕوبەڕووی سەرما و ناڕەحەتی دیکە بوونەتەوە ئێمە ئەو کاتەی چووینە ئەوێ زیاتر ئەو شوێنانەی کە ئاوی زۆری تیابوو تۆ ناتوانانی بچیتە پێش تیمی حکوومەت هەندێک جار ناتوانێت بچێتە پێش بەڵام ئەوەی کە ئەکرێ تۆ لەگەڵی بی خەمی هاوڵاتیە و چونە ناو حەوش و ماڵی هاوڵاتیانە کە لە کاتی پاکردنەوەیە ئەو کاتەش تۆ کە ئەو ئەبینی ئیتر گوێت لە خۆت نییە ئەگەر جانت پیس بێ قڕەلی تێ زۆر هاتبوو کێشت نییە بارانە بارێ من چەند ڕاستەوە خۆم کردو هەموو جانم تەڕ بووە لە کاتی لافاوەکە چەمچەماڵوانە بەڵام گوێم لێ نەبووە لەبەرەوەی ئەوەی کە منە چم کاری بووە کەم ئەوەی کە دەنگی ئەگەێنم کارەسات بارەوە کارەساتی زۆر گەورەی بەسەرهاتووە لەگەڵ ئەوەشا ئێمە بەڵێ تۆ تووشی ئاستەنگە بی لەبەرەوەی تۆ هەندێک جار ناتوانانی ئەو شتت پێ نییە تۆ چویتە بۆی و هەندێک جار ئەمە کارێک نییە بۆ نمونە بڵێ من ئەچم بە تایبەت بۆ ئەم کارە هەموو شتومەکەکانم هی ئەم کارە بێ جا ئەو ئیمکانیەتە مەحدودەی کە کەناڵدانی هەندێک جار تۆ توانی ینی جزمایە بیکڕی ئەوانە بەڵام ئەمەش ناکرێت تۆ هەموو داقەیە جزمەوە ئەوە هەر حربی لێ دەبڕۆ ناو وەزاکە و دەنگی خەڵک بگەێنە چکەم ئەمە ناکاتە ئەوەی تۆ بچی بۆ شتێک هاتووی کە ئەمە شتێکی ناو هۆڵێک بێ ئاهەنگەیە شتێک بێ ئەمە حاڵەتێکە بەرامبەرەکەت حاڵەتێکی بەسەر هاتووە کە توانایی یعنی ئەوەی نییە تەنانەت شتێ بۆ مناڵی بکڕیا جلوبەرگی مناڵێ ئەوانە تۆ بەنیازبی گیانت پیس نەبێ گیانت بە قڕۆ نەبی تەڕ نەبی هەنی ئەمانە هەموو شتێک لە ئارایە خۆشیە لەگەڵ ئەوەشا تۆ لەگەڵ معاناتی ئەوان ئابی ئەو ئەلە کاکەوەرە ناو حەوشەکەمەوە تەسویری کە وەرە سەری ماڵ و حاڵەکەم کە تۆ بڵێ وەڵامی گیانە پیسە بێ نامە ناو حەوشەکەەوە بەخوا من هەندێک جار چوومەتە ماڵێکەوە یعنی خەلیسکاوم لە ڕاستەوە خۆشا بوومە هی قوڕەلیتەکە بەڵام هیچ نەبووە وتومە خۆمەگرمە چمە حەوشەکەەوە یعنی ئەم حاڵەتانە پێویستە تۆ خۆی بگری لەگەڵ معاناتی خەڵکابین ئەخوا خۆ جیا بکەیتەوە بۆی کە بە جۆرێک لە جۆرەکە من گیانم پیسە بێ پێڵاوم دوو لە ڕوویەوە پیسە بێ یا جلوبەرگم پیسە بێ یخوالشتان ساغ بێ نووری کاگربین محەممەد یخوا سەرکەوتوو بن ئێمەشان نازیتان پێوەکەین یخوا دەستان خۆش ماندووبوونشتان ساغ بێ یاخوا لەگەڵمان نبوونم بەرنامی پەیامی ڕۆژی دەستان خۆش بێ لە شوێنی دووریشەوە هاتوون دەستان خۆش بێ